ئازیزانی کەناڵی سلێمانی سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە پرۆگرامێکی تایبەت لەژێر ناونیشانی بەرە و هەڵبژاردن لەگەڵتان دەبم. هەرجارە لەگەڵ کەسایەتێکی سیاسی نێوپارتی دیموکراتی کوردستان گفتوگۆ دەکەین، بەرەو هەڵبژاردنەکان هەنگاو دەنین. بینەری پرۆگرامی ئەم جارەمان بن. کاک سعید سڵاوت لێبێت، سواز بۆم دەرفەتە کە بەیەمەت بەخشی. دەمەوێت لە یەکەم پرسیارەوە باس لەوە بکەم کە لە شانزەی ئاب یادی پارتی دیموکراتی کوردستان بانگەشی هەڵبژاردنتان لە لەقی چوارەوە ڕاگەیاند و دوێنێش بە فەرمی لە یادی شۆڕشی ئەیلول بانگەشە و هەڵمەتەکە دەستی پێکرد. ڕای ئێوە قسەی ئێوە لەسەر پارتیەکانی سلێمانی چییە بۆ هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق؟ سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەر و بیسەری سلێمانی تیڤ. زۆر خۆشحاڵ و بەختەوەرم، سوپاستان دەکەم. بە دڵنیاییەوە وەکو ئەم ڕۆژ باسمان کرد، هەڵبژاردن پرسێکی زۆر گرنگە لە ژیانی هەموو نیشتیمان و هەموو نەتەوە و گەلەکاندا. هەڵبژاردن ئامرازێکە لە ئامرازەکانی دەستا و دەستپێکردنی دەسەڵات. هەڵبژاردن هۆکارێکە بۆ سەرخستنی هەر یەک لەو استراتیژانەی کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن لایەنە سیاسیەکان بانگەشەی بۆکەن. ئەو استراتیژانە فرەڕەهەندن، هەمەلایەنن، پەیوەستن بە کۆی کایەکانی ژیانی کۆمەڵگا و ژیانی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی پەروەردەیی تا دوایی. بۆیە هەڵبژاردن یەک لە وێزگە زۆر گرنگەکانی ژیانی مرۆڤایەتیە. بە دڵنیاییەوە هەڵبژاردن لەکوێ؟ هەڵبژاردن لە ژینگەیەکی دیموکراسی، لە شوێنێک کە سیستمی حکومڕان بڕوای بە بنەماکانی دیموکراسی هەیە بۆ پەیڕەوی دیموکراسی دەکەن. ئەگەر ئەمە بەگشتی ڕاست بێ بە دڵنیاییەوە بۆ ئێمەی خەڵکی کوردستان، هەڵبژاردننی ئەم جارە زۆر گرنگە، چونکە ئێمە لە عێراقی نوێ لە 2005 تا ئێستا حکوومەتەیەک لە دوایەکانی عێراقی فیدراڵمان تاقی کردەوە، بەداخەوە هیچیان نایانتوانی ئەو دەق و مادە دەستوریانەی کە لە دەستوری ساڵی 2005 هاتووە وەکو خۆی جەرەجێ بکەن. بەشێکی زۆر لەو بەند و مادانە پەیوەستە بە ژیانی هەمەلایەنەی هەرێمی کوردستان و خەڵکە نیشتیمان پەروەرەکەی. بۆیە بۆ ئێمە زۆر زۆر گرنگە مادام ئێمە هەرێمێکین، واقعەکە دروست بووە لەگەڵ ئەم عێراقە، سەر بەم عێراقین، پێویستە ئێمە هەوڵ بدەین پێگەی خۆمان بەهێز بکەین. بۆیە زۆر گرنگە ئێمە لەم هەڵبژاردنە هەوڵ بدەین هەموو کورد دەرس وانە لە مێژووی ڕابردوومان، لە پەرتەوازەییمان، لە نەبوونی ڕێککەوتن و ئیتیفاقمان وەربگرین و هەموو ئەوانە جارێکیکە تەوزیف بکەینەوە بۆ داهاتوو بە یەکدەنگی، بە یەک هەڵوێستی بڕۆین بۆ بەغا کورد بکەین بە یەک کوتلەی بەهێز بۆ ئەوی بتوانین داهۆکی لە مافە خوراوەکانمان بکەین و مافە خوراوەکانمان بۆ خۆمان بگەڕێنینەوە. بەڵێ، دەوترێت تا چەند کورد بەشدار بێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، سەنگ و قورسایی کوردستان زیاتر دەبێت و کار و ئیمتیازاتی کوردستان بەرەو باشتری دەڕوات. ئەگەر بپرسم تا چەند گرنگە پارتی دیموکراتی کوردستان ڕێژەی زیاتری هەبێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق؟ ئەگەر بگەڕێینەوە بۆ مێژووی دوور، بۆ مێژووی نزیک، دیارە کە بە بەردەوام پارتی بەبێ گۆڕانکاری لە استراتیژەکەی سەرمەشقی خەباتی نەتەوەی و نیشتیمانی بووە، بە بەردەوام کاری کردووە و زۆر جار حزبەکەی کردو بە قوربانی لە پێناو ئامانجی باڵاتر کە ئامانجی نیشتیمان و نەتەوەیە. نمونونەکانیش زۆرن، بەڵام پێمان وایە بۆ داهاتووش بوونی پارتی لە بەغا بەهێزێکی زیاترەوە، بە پێگەیەکی بە قووەترەوە، بە دڵنیاییەوە کاریگەری زۆری دەبێت بۆ داکۆکیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان. بۆچی پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لە گفتوگۆکانیدا، لە وتارەکانیدا زیاتر تەرکیز دەکاتە سەر نیشتیمان و پارێزگاریکردن لە وڵات؟ لەبەرەوەی پارتی خۆی لە بنەمادا لەسەر دوو پای ئەساسی دامەزراوە. پایەکیان پایی ناسیۆنالیستی و نیشتیمانیە، پایی دووهەمیشان پایی دیموکراسیە.
پارتی خۆی لە پێناوی خزمەتکردن بە نیشتیمان و نەتەوە دامەزراوە. بۆیە غای کۆتایی لە لای پارتی خزمەتە بۆ نیشتیمان، خزمەتە بۆ نەتەوە. ئەگەر بە تۆ بڵێن قسەت بۆ پارتیەکان بۆ ئەم جارەی هەڵبژاردننی پارلەمانی عێراق چییە؟ چۆن داوا لە تەنگدەران دەکەی کە بێنە سەر سندوقەکانی تەنگدان و دەنگ بدەن بە پارتی دیموکراتی کوردستان و لە نێوێندا کاندیداکاریان؟ لە ئاست گەورەی و دڵسۆزی پارتیەکانی سلێمانی جاری وا هەیە و شەلاڵە گزارشەکان وەکو خۆی نییە. بەڵام من ئەڵێم وەک چۆن ئێوە توانیوتانە نمونەی مەردایەتی بن، وەک چۆن ئێوە توانیوتانە لە ڕابردوو نمونەی دڵسۆزی بن، خۆڕاگری بن، خۆنەویستی بن، پارتی پەروەەر بن، چۆن ئێوە لە ڕابردوو توانیوتانە ببنە نمونەی هەرە باڵای مرۆڤی خاوەن بیر و باوەڕ، چۆن ئێوە بوونە نمونەی ئەو مرۆڤانەی کە لە پێناو ژیان و گوزەران و لە پێناو ئیمتیازاتی ڕۆژانە نەتانتوانیوە عەقیدە و فکر و مەبدەئەکەتان بگۆڕن، هەر ئاواش بە هەمان شێوە لە ڕۆژی دەنگدان تکام وایە کە هەموو لایەکمان بەیەکەوە بتوانین پارتی و دووجار پارتیەکانی سلێمانی بەسەر بەرزی بێڵینەوە. باشە. دەوترێت ئەم جارە دەستپێکردنی بانگەشە بۆ هەڵبژاردنەکان تا ڕادەیەک ئاوەنە. هەرخۆی پارتی دیموکراتی کوردستانیش بۆ ناسێنراوە کە لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا بە شێوەیەک ئاوەنە و دوورە لە هاژوو هوژوو گرژی. ئێوە لە سلێمانی بۆ ئەم جارە ئەم پرۆژەیە تا چەند بەرەو پێش دەبن؟ ئێمە بەبەردەوام پێمان وا بووە لە هەڵبژاردن و لە ژیانی ئاسایش ئێمە ئەبێ ڕێز لە یەکتر بگرین. جیاوازین دەبێت ڕێز لە جیاوازیەکانمان بگرین. باشترین پرانسیب بۆ بانگەشەی هەڵبژاردن ئەوەیە من ئیش لەسەر باشیەکانی خۆم بکەم، نێم ناشرینیەکانی خەڵکی تر بکەم بە پلان و کاری خۆم. بۆیە ئەگەر هەمومان بەم شێوەیە کار بکەین پێم وایە ئەتوانین لە خزمەتی بە ئارامهێشتنەوەی بانگەشەکە زیاتر خزمەت بکەین. و ئێمە هەر بە تەحدیدیش دوێنێ لە 11 ئەیلول جەنابی سەرۆکێکێک لە فەرموودەکانی ئەوە بوو کە ئامۆژگاری کردین بۆی کە ئێمە تەشیل بە کەس نەکەین. ئێمە لەسەر خۆمان و مێژووی خۆمان و دەستکەوتەکانی خۆمان و سەرکردە و سەروەریەکانی خۆمان کار بکەین و بەرهەم بچنینەوە. باشە. باسی سەرۆکمان کرد با بپرسم دوێنێ لە وتارەکەیدا سەرۆک بارزانی باسی لەوە کرد کە پارتی وەک داربەڕوو وایە نە بە بڕین و نە بە سووتان لە ناو ناچێت. دەپرسم ئایا پارتیەکانی نێوپارتی دیموکراتی کوردستانیان ئەندامانی نێوپارتی دیموکراتی کوردستان ئەگەر نیگەران بن یاخۆت کەمێک تووڕە بن بۆچی لە کاتە هەستیارەکاندا یاخود لە کاتە چارەنووسسازەکاندا هەمیشە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دەمێننەوە؟ لەبەرەوەی ئەوان بە فکر و عەقیدە پارتی. ئەگەر بۆ بەرژە بە تایبەتی پارتیەکانی سلێمانی ئەگەر فکر و عەقیدە نەبێ ئەوان بە دوای بەرژەوەندی بگەڕێن لە دەرەوەی پارتی بەرژەوەندیەکانیان باشتر بۆ دابین دەبێت. بۆچی پارتیەکان بە عەقیدەن؟ لەبەرەوەی ڕێبازێکی ڕاستە، لەبەرەوەی مێژوو سەلماندوویەتی، لەبەرەوەی سەرکردەکانمان سەرکردن، لەبەرەوەی سەروەریەکانمان هێندە زۆرن لە ئەژمار نایە. کەواتە بۆیە جارێکی تر بە وەکو کاگنەچێپان بارزانی وتی پارتیەکانی سلێمانی بە دووجار پارتی هەژمار دەکرێن. ئەمە جیاوازی چیە لەگەڵ ئەو پارتیانەی کە لە ناوچەکانی دیکەن؟ خۆی ئێمە لێرە لە سلێمانی پارتی نمونەیەکی زۆر سەیرە. نازانم من پێم وابێت لە ئەوەندەی شارەزابم لە جیهان نمونەی وەکو پارتیم نەدۆزیوەتەوە لە سلێمانی. پارتی لە کۆی گشتی کوردستان لە لوتکەی دەسەڵاتە، بەڵام لێرە بێدەسەڵاتە. باشە. ئەمە بەستم بێدەسەڵاتی لەوەیە کە ئێمە لە ئیدارەی لۆکاڵی ئێلە بەشداریمان نییە. کەواتە شتە سەیرەکە چییە؟ ئێمە لێرە نە ئۆپۆزیسیۆنین نە لە دەسەڵاتی. بۆیە مۆدێلێکی سیرمان دروست کردووە. دژی ئیدارەی خۆجەیی ئێرە نەبووین قەت و زۆر جار دامیشمان کردووە، بەڵام لە ئیدارەکردن و لە ئیمتیازاتی ئێرە ئێمە بێبەش بووین.
جە بۆیە پارتیەکانی ئێرە لە هەرە دڵسۆزەکانن بەڵام لە هەرە مەغدورەکانن. پێویستە چی بکرێ بۆی کە بگۆڕدرێت پارتیەکانی سلێمانیش چیتر مەغدور نەبن؟ پێویستە بە دەنگدان خۆیان چارەنووسی خۆیان دیاری بکەن؟ دەنگدان یەکێکە لەو ئامرازانەی کە ئێمە بەکاری بێنین. گرنگترین شت چییە؟ ئێستا هۆکارەکەم باس کرد کە بۆچی ئێمە لێرە لە دەسەڵات نین. گرنگترین شتەوەی ئێمە پێگەی خۆمان لە پارێزگای سلێمانی بەهێز بکەین. بەهێزبوونیش بەهێز نییە، بەهێزبوون بە دەنگدانە. بۆیە زۆر گرنگە ئێمە لەگەڵ بێتاقەتیەکانمان لەگەڵ مەغدوریەکانمان هەمومان بە گوڕوتینی زۆرەوە دەنگدان وەکو ئامرازێک بقۆزینەوە بۆی بتوانین پێگەی پارتی لێرە بەهێزتر بکەین. باشە. لە هەڵبژاردنەکاندا لە هەر خولێک بۆ خولێکی تر ڕێژەی دەنگدەکان گۆڕانکاری بەسەردادێت و کورسیەکان دەگۆڕدرێت، بەڵام پارتی دیموکراتی کوردستان هەمیشە بە یەکەمی دەمێنێتەوە. پێت وایە گرنگیمانەوەی پارتی دیموکراتی کوردستان لە ئێسەدا بۆ کوردستانیان چییە؟ و چۆن وا بکرێت کە هاوڵاتیان ئەگەر هەر پارتێکیان پێشتر هەڵبژاردە بێ لە ئێستادا ڕێگە بدەن کە جارێکی تر پارتی دیموکراتی کوردستان تاقی بکەنەوە و بۆ سلێمانی وەکو پارێزگای سلێمانی هەڵبژاردنەکان وا بکات کە پارتی دیموکراتی کوردستان بتوانێت لە ڕووی ئیداریەوە خزمەت بە شاری سلێمانی بکات. خۆی ئەو وێزگە جیاجیانەی ژیانی پارتی دیارە کە پارتی چۆن داکۆکی لە خەڵکی کوردستان کردووە. من ناگەڕێمەوە بۆ مێژووی پێش ڕاپەڕین، چونکە سەروەریەکان ئەوەندە زۆرە لە بەرنامەیەکی کورد لەوانەیە ئێمە نەتوانین باسی بکەین. هەندێک نمونە ئەهێنینەوە لە سەردەمی مەجلیسی حکوم کە تازە عێراقی نوێ دروست بوو، هێشتا دەستور دانەنرابوو. یەکێک لەو بڕیارانەی کە وەرگیرا هەڵوەشانەوەی هەرێمی کوردستان بوو و دانانی فیدرالیەتی محافەزات بوو. هەڵوەشانەوەی هەرێمی کوردستان یعنی ئەو قەوارەیە کە بە خوێنی سەدان هەزار شەهید لە ڕابردوو تا ئێستا و بوو نەهامەتیانەی کە ئێمە خەڵکی کوردستان بەخشیوێتی ئەم هەرێمە دروستکراوە. کێ بوو ئەو بڕیارەی هەڵوەشاندەوە و کیانی هەرێمی کوردستانی وەکو خۆی هێشتەوە؟ پارتی دیموکراتی کوردستان و سەرۆک بارزانی بوو. خەڵک ئەم واقعی لەبەر چاوە. لە دوایی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر ئەگەر پارتی وەکو هێزێکی بەهێز لە بەردەم ئەو هێزە نارەی کە ڕوبەڕوومان دەبەوە نەوەستایە، بە دڵنیاییەوە ئێستا هەموو شارەکانی هەرێمی کوردستان داگیر کرابوو. بۆیە جارێکی تر بوو پارتی بوو کە شکۆی بۆ هەرێم هێشتەوە و شکۆی بۆ هاونیشتیمانیەکانی هێشتەوە. بۆیە هاونیشتمانی ئێمەش بای ئەوەندە باگراوندی فکری و معریفی و ئاگایی هەیە کە هەڵسەنگانێکی بابەتیانەی بۆ ئەم دۆخانە هەبێ. بۆیە ئەمە و چەندانی تر ئەگەر لە ڕووی دەوڵەتداریەوە سیر بکەین، تەماشای ئەو هەموو پرۆژە و پلانە ڕێک و پێکانەی ئێمە بێ لە هەولێر و لە ناوچەکانی ترکە لە ڕابردوو کراوە، گەشانەوەیەکی زۆر، پێشکەوتنێکی زۆر. بۆیە خەڵک کە ئەمانە دەبینێ بە دڵنیاییەوە دەنگی بۆ پارتی دیموکراتی کوردستانە. ئەوەش یەکێکە لەو نهێنیانەی کە پارتی بە پێشەن کێشتۆتەوە. باشە. سەرۆک بارزانی هەمیشە لە گفتوگۆکانیدا لە وتارەکانیدا باس لە پێشمەرگەی کوردستان دەکات و وەک جەینەمۆیەک باسییان دەکات کە ئەگەر تەنانەت هێزی هاوپەیمانیش لەگەڵمان نەبێ ئێمە خاوەنی هێزی پێشمەرگەی کوردستانین، بۆیە هەرگیز ناتوانرێت کوردستان بە ئامانجی دوژمنان بگات. پێت وایە خەڵکی کوردستان درک بەوە ئەکەن کە تاکە پارێزەری کوردستان و خاکەکەی پارتی دیموکراتی کوردستانە؟ مانەوەی پارتی بە حزبی ڕقەمیەک هۆکاری ئەوەیە، دلیلی ئەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان ئاگایان لە دڵسۆزی پارتی و لە خەم خواردنی پارتی هەیە، هەر بۆیەش بە حزبی ڕقەمیەک ماوەتەوە. کەواتە خەڵک خۆی شاهێدی خەبات و هەوڵەکانی پارتی دیموکراتی کوردستانە.
بە دڵنیاییەوە ئێمە لە هەڵبژاردننی ڕابردوو هەوڵێکی زۆر درابەوەی کە دەوری پارتی تەحجیم بکرێت لەسەر ئاستی ئیقلیمی لەسەر ئاستی ناوخۆیی بەڵام بە پێچەوانەوە دەنگەکانی پارتی هەڵکشە ئەوە وەفای خەڵکە بۆ هەڵوێستەکانی پارتی. باش ئەم جارە و گەزانین دەنگدان بە شێوازێکی جیاوازە کە بازنە و سنووری لە خۆ گرتووە کاندیدەکان دەبنە هۆکاری مانەوە و سەرکەوتنی حیزبەکان لە ئێستادا. پێت وایە ئەم جۆرە دەنگدانە لە هەرێمی کوردستان بە چ سەنگ و قورساییە کاتێ دەپەڕێت؟ خۆی بەداخەوە ئێمە تێبینیەکی زۆرمان لەسەر یاسای هەڵبژاردن هەبوو. تاوان لە ڕابردوو هەموو عێراقیەک باس نەبوو. ڕێژەی کورد لە پەرلەمانی بەغا لە ئەنجومەنی نوێنەران زیاتر بوو. دواتر کرا بە 18 بازنە لەسەر بنەمای محافەزەکان ڕێژەی کورد کەمی کرد. ئەم جاران کراوە بە بازنەی جیاجیا ورتر و بچووکتر کراوەتەوە بە دڵنیایەوە لە بەرژەوەندی ئێمە نییە و ئەم یاسایە وادان دراوە لە بەرژەوەندی کۆمەڵێک هێزی عێراقی بێ بەڵام کرا بە ئەمری واقع کە کرا بە ئەمری واقع ئێمەش ناچار بووین کە تەعاملی لەگەڵ بکەین. ئیتر هەموو لایەکمان هەموو لایەنەکان هەوڵی خۆمانە دەین و بە ئەوەی کە پێیوەستە بە ئێمەوە ئێمە کارمان ئیشمان گرەومان لەسەر سەرکەوتنە. کەواتە پێشبینی جەنابتان چییە بۆ ڕێژەی دەنگدانی ئەم جارە بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی؟ ئەگەر دەنگدانێکی ڕاست و بێگرت بێ بە دڵنیاییەوە دەنگەکانی ئێمە زۆر بەرەوە هەڵکشان دەڕوە. دوا پرسیارم چی بە دەنگدەرانی پارتی دیموکراتی کوردستان نەڵی لە نێوەیانە بە تایبەت دەنگدەرانی شاری سلێمانی؟ چۆن لە ڕابردوو بە مەردایەتی پارتیتان هێشتۆتەوە سەربەرزانە خۆتان گرتووە تکام وایە کە ئەو مەردایەتیە بەردەوام بێ لە ڕۆژی دەنگدانیش جارێکی تر پارتی بە سەربەرزی بهێڵنەوە بۆی بتوانین وەڵامی ئەو مێژوە پڕ لە خوێن و خەباتەی پارتی و ماندووبوونەکەی ئێوەش دووجار پارتیەکانی سلێمانی بدەینەوە. زۆر زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. زۆر سپاس عزیزانی من پرۆگرامی ئەمڕۆمان هاتە کۆتایی تا پرۆگرامێکی تر و کەسایەتێکی دیکە شاد بن.